لا 25 ئازار واتە 25 مانگی سێ لەلایەن دادگای نێوبژیوانی پاریسەوە نردنی نەوتی هەڕێمی کوردستان ڕاگیراوە هەتا ئێستا دەست پێ نەکراوەتەوانێ لەو ماوەی کە ڕاگیراوە بەشێک لە بیرەنەوتەکان شەتداون کراون ئەمەش زیانی زۆری بۆ کۆمپانیانە گەیاندۆکە وە بەرهێنان لە کەرتینەوە دەکەن لە هەرێمی کوردستاندا بەڵام ئەو زیانە کەس نازانێت تا ئێستا ئەم زیانەکە بەرەو کۆمپانیانە کەوتووە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو زیانە دەبژێرێت بۆ کۆمپانیەکان یان ئەوەی کە حکوومەتی عراقی بەختات دەیبژێرێ و ئەم جۆرە زیانە کە بەرەم کۆمپانیان دەکەوێت بۆی بزانین کە کاریگەریەکانی چین ئەمە و کۆمەڵێک بابەتی دیکە لەگەڵ دکتۆر ڕەمەزان حەمزە مامۆستای زانکۆ جەنابێ ڕاستەوخۆ لا دهۆکەوە لەگەڵێ من دکتۆر ڕەمەزان سڵاوت لەبێ سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت سەرەتا دەمەوێت لە شەتداونی بیرنەوتەکانەوە دەست پێ بکەین بزانین ئەمە چ کاریگەریەکی دەبێت لەسەر کەرتی وەبەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستاندا بەتایبەتی بۆ دۆخێکی وەکو ئێستا. سلااو ڕێز جەژتان پیرۆز بێ بەڕاستی مەوزوعی شەداونەکەی نەوت زۆر مەترسیدارە لە ڕووی تەکنیکیەوە ئەگەر بێت ئێمە نایزانین دەوان تا چەند حەد ئەو بڵێن ئەو حەق لە نەفتیەکان ئینتەرکۆنێکشنی پێکەوە هەیە یعنی عیلاقاتیان پێکەوە هەیە چونکە ئەگەر تۆ ئیشەکە بوەستی بەرهەمەکەی دەرهێنانی نەوت ئانغاز بوەستی ئەمە معناوی ئەوەیە مایگرێشنەکە نەفتەکە احتیمالە ئەگەر حەقلێکی تر لەگەڵ ئەو حەق لە کۆنێکشنی هەبێ مەسەلەن ئەمە خاستان بۆ بەعزێ جارێ بوو ئەو دەوڵەتانەی کە مەسەلەن بڵێن عێراق و کوێت عێراق و ئێران کە عینی حەق لە ئەگەر بوەستێ یعنی لە تەرەفێک ئیتر ئەو نەوتە ئەچێ بوو تەرەفی تر دەرئێنێ و استیفادەی لێ ئەبینێ ئەمە یەکێک لەو مشکلانە مشکلەی دووەم کە بێ عادەی تەرمیمی بکەی زختی کۆمپرێشەرەکەی دوو نەوەی پرێشەرمان هەیە پرێشەرێ مەکمەنەکەی ئەوەی کە حەقلی نەوتە و پرێشەرەکەی ژیریەکەی بیری نەوتە ئەو زەختانە تێک ئەچێت چونکە ئەو تەوزیع ئەبێ چونکە ئەو حرەکەی فلویدەکە نامێنێ بەردەوامی مستەمر بێ کە ئەوە بۆ دەرهێنان و بۆیە لێرە چی لێت ئەم زەختە دابەزێت دابازینی زەخت چی لێت وای لێت و کە عادەی تەنشیتی بکەی دووبارە ئەوە بکەی دەوێت نایتروژین بەکاربێنی و زۆر شتی تر بەکاربێنی سیانە و ینی زۆر ئەجزەی دەوێت هەمووی تەکلیفەیە تەما هەمووی پارەیە ینی مەسەلەی نەوت وەکو مەسەلەی بیری ئاو نییە چونکە 3000 مترە و زیاتر و ئەمانە هەمویان ئەبێتە پارە و هەمویان دەوێت ینی جهاتێک ئەم پارە بژمێرێ بۆ ئەو شەریکاتانە بۆیە وەستاندنی نەوت هەر ڕۆژێک تاخیر بێ پارەیە چێتە سەر وە ئەم مەسەلەکەیش تاخیر ئەبێت لە ڕووی تەکنیکیەوە بۆ ئعادەی تەهیلی ئەو بیرانە. باشە چەندێک کاتی ئەوێ دکتۆر بۆی کە ئەم بیرەنەوتانت بە تەواتی بخرێنەوە کار و بتوان ڕێکاری تێدا بکرێ. ئەمە ئیشێکی فەنیە ناتوانانی هەر حەقلێک خصوصێتی خۆی هەیە بزانە چەند عمقی هەیە ئینتاجەکەی چەند بوو نەوعی نەوتەکە چوونە غازی لەگەڵایە ئاوی لەگەڵا بوو ئەمە هەمووی خصوصیەتی هەر حەقلێک دەوێت بەجیا دیراسە بکرێ و ئەو شەریکاتانە خۆیان دەوێت مەسەرەن حکوومەتی هەرێمی کوردستان نینەریان لەگەڵا بێ چکو نابێ و شەریکاتانە لە خۆیە ئەو دیراسە بکەن ئەو دیراسە دەوێت مەسیری حکوومەتی عێراقی لەگەڵا بێ ئەم دیراسەتە بکرێ هەر حەقلێک بەجیا مەکمەنەکەی چکە خصوصیەتی خۆی هەیە و لەسەر ئەو ئەساسە بزانێت چەند ڕۆژی ئەوێ و بە چی تەریقەیەک ئەتوانن عادەی تەهیلی ئەو بیرانە بکەن تا جارێکی تو وەکو جاران ببینە بیری ئینتاجی و جارێکی یان دووبارە ئەو حەق لە ئینتاج بکات و نەوتەکە وەکو بڵێن وەکو جاران بەبێ ئاریشە و مشکلە ینی بڵێن دەربێت و تەزدیری بکەن. باشە دکتۆر ڕەمەزان باسی کۆمەڵێک گرفتت کردوتت بە نمونە ئەم شەریکاتانە کۆمەڵێک زیانیان بەردەکەوێت ئەم زیانانە مەحدودن بە نمونە ئەگەر ئەم بیرەنەوتانە بۆ ماوەی هەفتەیەک ڕابگیری یاخود بۆ ماوەی مانگێک ڕابگیرێت ئەو تەوقیتە زەمەنیە هەمان زیانی هەیە یاخود ڕێژەی زیانەکە زیاترە و لە ڕووی تەکنیکی و دواتر دەبێت تەعویزی ئەو بیرەنەوتانە بکرێتەوە. ئەزانی چۆن چەند تەمان زەمن چەند تاخیر بێ زەرەرەکە زیاترە دایمەن ئێمە
ماوەیەک بدیری ئابار بووم کە بیرێک بوەستێنێ ئیشی پێنەکەی زۆر ئاریشەی تەکنیکی دروست ئەبێ ینی بیری ئەو کە 200 مترە ئیتر بیری نەوت ینی زۆر مەسائلی زەخت و زەختی مەکمەنی ئەوان زۆر مهمە ینی بتوانانی تەوازن لەگەل بیرەکان بکە لەگەل حەقلەکە بیکەی ئینتاجی ئاوەکە ینی چۆن ئاوەکە ئیزافەکەی و چۆن دەرێنی خاستن لە کوردستان ئێمە زیاتر ئەوەکەی ئێمە وەکو بڵێن هایدرولیک کراکینگ ینی شکاندنی هایدرولیکی ینی ئەو نەوتانە زۆر دوورن و بقۆڵن ینی دەوێت ئەو بەردانە هەمووی بە طریقەکی هایدرولیکی ینی شکاندنی هەبێت تا ناوتەکە دەربێنێ ناوتەکە وەکو مەسەرەن ینی بعضی حقول زۆر بەسیط نییە کە ناوتەکە دەرێنی بۆیە ئەو بەردانە ینی ئەو دەرزانە کە لە بەر دروست ئەبێ جارێکی پڕ ئەبێ ئیتر موادی کیمیاوی تیا بووە شتی تری تیا بووە ئەو هەموو دەوێت ئەو کەسانەی کە لەوی ئیشیان کردووە ئەیزانن چیان ئیزافە کردووە مشکلەکە لەکوێیە پێش ئیشەکە بوەستە زەختەکان چۆن بوون چۆن نەبوون هەمووی دەوێت دیراسە بکرێت لە ڕووی بڵێن فەنیەوە و ئیعادەی تەئهیلی بیرەکە وەکو بڵێن جەستێکی کاهروبایی بوو بکرێت دوای ئەوە بتوانن لەسەر ئەو ئەساسە بریاری بدەن دەست پێکردنی ئینتاجی نەوت لەو بیرانە و هەر بیرێک ئەن هەر حەقلێک بەڕاستی خصوصیاتی خۆی هەیە چۆن معالەجە بکرێت. باش لە ڕووی دارایی ئەوەندی کە تۆ دوور و نزیک ئاگاداری دۆخەکەیت پێت وایە لە ڕووی داری و چەندێک زیانی ئابووری بەر ئەو کۆمپانیا و شەریکانە دەکەوێت کە لە کردی و بەڕێنانی نەوتدا کار دەکەن لە هەرێمی کوردستاندا لە دۆخێکی ئاوایی دەکە دێتە پێشەوەیان. یەکەمین ئەوە کە ئیشەکە وەستا 400,000 بەرمیل ڕۆژانە بزانە بەرمیلی نەوت بە چەند بوو ئەو ڕۆژانە ئەمە یەک لە هەرە زەرەرەکانی گەورە نە بە شەریکات بە شەریکات و بە حکوومەتەوە بە حکوومەتی عێراقەوە زەرەرێکی زۆر کەوێت کە تۆ 400,000 بەرمیل نەوت ئینتاژنەکەی بوو ماوەیەکی دووری دوێشە هەمووی زەرەرە تەمانەوە سەرۆکی حکوومەت و سەرۆکی حکوومەتی عێراق و هەمویان وتبوو ئەمە زەرەرەکەی بۆ هەرێمیشەوە بۆ عێراقیشە ئەمە یەک دوو ئەو حەقلانە تا ئیعادەی تەئهیلی بکەی وەکو پێم وتی ئەجیزەی ئەوێ ئیشی ئەوێ شەریکات تەخەسوسی ئەوێ ینی کادرێکی تری ئەوێ دەوێت کادرەکە بێت هەمووی شەریکاتن ئەو مەساریفانە هەمووی دەوێت بژمێرێت ئیتر ئەوە لەسەر عقد ئەمێنێ حکوومەتی هەرێمە یا حکوومەتی عێراقەیە شەریکات خۆیان عادەی ئەوەی ئەەکەن ینی عادەی تەئهیلێکە لەسەر حسابی خۆیان ئەو لەسەر ئەو عقدانە ئەمێنێ کە خۆیان چیان اتفاقیان کردووە لەو حاڵاتانە هەکە ئیشەکە بوەستە هەمووی تەوان دەوێت لەو ئەو عقدانە هەمووی واضح بێ ئەگەر هات لە ناحیە ئەخوانەکە حرب بوو ظروفی مثلەن مەشاکلی کاریسەکی تری چێ بوو بیرەک سۆتا ینی شتێک دروست بوو ئیش وەستە چۆن ئەبێ چۆن معالەجەکەی بۆ چەند ڕۆژ هەمووی دەوێت واضح بێ لە عقودانە چۆن تەسەڕفی تیاکەن لەسەرەوە ئیتر پارەکە خۆیان دەوێت حسابی بکەن و مەصرفەکە چەنە ناتوانانی ئێستا ئەو مەصرفانەوەی بەس مەصرفی سەرەکی ئەوەیە کە تۆ ڕۆژانە ینی پارەی بە حسابی هەر ڕۆژ کە چەنە بەرمیلی ناوتە بە حسابی ئەسواقی عالەمی ئەوە زەرەرێکی واضحە کە بە حکوومەتی هەرێمەکەوێ و بە شەریکاتەکەوێ و بە خەڵکیشەکەوێ. باش دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت ماندوومان کردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت زۆر سپاس بۆ دکتۆر ڕەمەزان حەمزە مامۆستای زانکۆ کاتژنەبێن ڕاستەوخۆ لە دهۆکەوە میوانی ئەم گەشتەی ئابووری بوون.